شەڕێ داعش و قەیرانە کۆچبەران لێ جیهانێ دووپرسێن کۆمبوونا ناتۆ بوون لە واشنگتن. تێگەهشتنا پێک هاتێ عەرەبên سونی کلیلا ji navbirina Daişê li Iraqê. û li Chinatown di nav cergê Washington de têkelî keltûr û xwarinên Çînê bibe. سڵاو و هیڤیان دەمەخۆش دەگەل دەمەکدی یەک کورت کۆنەکشن. کورت کۆنەکشن هەموو ڕۆژانێکی سێ شەموان و هەینی لە بەشی کوردی دەنگی ئەمریکاوە ئامادە دەکرێت و لە کەناڵی NRTەوە ڕاستە و خۆ پەخش دەکرێت. سەرۆک ئۆباما لە کۆشکی سپی پێشوازی لە سکرتێری گشتی هاوپەیمانێتی ناتۆ دەکات و ژمارەیە تەوەر باسکراون وەک خالید فەتاح لە راپۆرتەکەیدا ئاماژەی پێدەکا لەوانە دۆسەی شەڕی دژی دەوڵەتی ئیسلامی و هەروەهاش پرسی کۆچبەری لە تەوەرە سەرەکیەکانی و توێژەکانیان بوون. لە بیرەوەریە 67 ساڵیا پەیدابوونا ناتۆ سەرۆکی ئەمریکا باراک ئۆباما مهوانداریە سکرتێرێ گشتیە ناتۆ لە کۆچکا سپی کرد و پشتەوانیە ئەمریکا بۆ هەفپەیمانیە پشتڕاست کرد. ئەم قایلین کو ئێک ji ئەرکên ناتۆ بەردەوامیە ڕاهێنان پێکردنا هێزان بە لە عێراقê û ئوردنê و هەفکاریامە بەردەوامە بوو بدەستخستنا ئارامیە وڵاتان. سکرتێرێ گشتیە ناتۆ دازانین کو ئەو یەکگرتینە دەبزاوێن دژی کۆمەڵا چەکدارên دەولەتا ئیسلامی لە هەرێما ڕۆژهەڵاتا ناوین و سەرتاسەری جیهانê. ئەم یەکگرتینە دشەرێ دژی تەرۆریزمی تەرۆر باندۆرێ لەسەر مە هەمویان دکە ji ئەوروپا حتا ئەمریکا. هەڤالبەندیە ناتۆ کاریگەرە دەهە پەیمانیا برێوبەراتیە ئەمریکا بۆ ژنابرنا داعشی. ji bilî şerê dijî tîrûrê kombûna herdû rêberan sengî êxiste ser alûziyên dî û ji wana qeyrana penaberan û kûçberiya berew Ewropa. ناتۆ دê hevkariyet gel yekêtiya Ewropa bike ji bo rêgiriyê li trajîdiya kûçberiyê ber bi Ewropa ya giring em berdewam bîn bû bidawînana hevrikiya Sûriyê. Şerê navxuyê Sûriye yê pitir ji 5 salan bi milyûneha kes naçar kirin rûyê xwe bikine welatên hevsinûrên Sûriye we bi taybet Tirkiye ku derwaza welatên Ewropa ye. Qeyrana kûçberiyê Ewropa naçar kir rêkeftinekê digel Tirkiye bikit bû hewandina penaberan hem berhindek destskeftiyan. Dihî dûşembê sê gemiyên pir bi kûçberên neqanûnî berêw Tirkiye hatine hinardin. Serokê Tirkiye rexnekatin li Ewropa girt û got me Sûrî nevegerandin ve lê Ewropiyan ew vegerandin. Ve biz Suriye'den gelen kardeşlerimizi Me birayên xwe ji Sûriye hatine nevegerandine. Lê belê Ewropa ew vegerandin. Bi danana berbendan nehêştin Sûrî bigihene nav welatên wan. Me bi hizaran term ji nav deryayê derkirdin. Eger ew bêjin me 1000 wergirtîne, me bi milyûnha penaber wergirtîne. Vegerandina penaberan li gor rêkeftineka Tirkiye û êketiya Ewropa bû ku bû cihê rexneka tunda komalên mafê mirovan û dibêjin ev e zêdegariye bi ser qanûna nêfneteweyî. Xalid Fettah, Dengê Amerîka. Li gora çavdêran seredana Serokê Tirkiye Recep Tayyip Erdogan ya heftiya borî bi Washington seredanek neserkeftî bû. Piştî kombûneka nefermî digel Erdogan serok Barack Obama xemaxwe li hember pêşhatên nexwaziyarên Tirkiye diyar kir. Erdogan berrexneya Obama tengav bûye û diyare aloziyên Enkerê Washington dê aloztir bin li demê ku Amerîka neamade ye pişta xwe bide Kurdên Sûriya di şerrê wan dijî Daeş de. هەر بۆیە شەجێ خۆیەتی بپرسین ئەم ساردیە بۆ دەکەوێتە نێوان واشنگتن و ئانکەرە و بەرەنجامەکانیشی چی دەبن. بۆ وەڵامی ئەم پرسیارە و ژمارەیە پرسیاری تریش دەچینە لای دکتۆر دارا محەممەد پسپۆڕی زانستە سیاسیەکان و ڕاستەوخۆ لە ستۆدیۆی لەندەنەوە لەگەڵ کورت کۆنەکشنە. دکتۆر سەرەتا سوپاس بۆ ئامادەبوونت حەز دەکەم بزانم بەڕای تۆ بەشداریەکانی تورکیا لە شەڕی دژی ڕێکخراوی دەوڵەتی ئیسلامی تەنها هۆکارێکە بۆ ئەم ساردیە دیپلۆماسی نێوان ئەمریکا و تورکیا؟ زۆر سپاس بۆ میواناریە بێگومان کاک بڵێن من پێم وابێ یەکێک لە هۆکارەکانی ئەو ساردی و بارگژەی کە لە نێوان ئەمریکا و تورکیا هەیە گەڕێتەوە بۆ ئەو جەنگەی کە ئەمریکا ئەمڕۆ تایەتی بەرامبەر بە داعش ئەوەش ئەگەڕێتەوە بۆ ئەوەی کە تورکیا بووە پەناگەیەک یان بووە ڕێڕەوێک بۆ هەموو ئەو خەڵکانی کە ئەچن پەیوەندی ئەکەن بە
ئەو گروپە ئیسلامیە توندڕەوانی وەکو داعش و بەرەی نووسرە و ئەمانە لە ڕێگەی تورکیاوە. پێم وایە بێت زۆرێک لە هەواڵەکانە بازدەوە کراکە ئەمریکا فشارێکی زۆری خستە سەر تورکیا بۆی کە ئەو ڕێگەیە دابخایان بە شێوەیەک لە شێوەکان کۆنتترۆلی ئەو سنوورە بکات لە نێوان خۆی و سووریایە. ئەمە یەکێکە لەو هۆکارانە کە ئەمریکا ناڕازیە بەرامبەر بە تورکیا لەسەر و خاڵی تریش من پێم وابێ گەڕێتەوە بۆ ئەوەی کە مەسلەی کووردە لێرەیە مەسلەی بوونی ڕۆژاوایە لەواتە لە کوردستانی سووریا. تورکیا بە هیچ شێوەیەک ڕازی نییە بەوەی کە هیچ بوونێکی کوردی یان حکوومەتێکی کوردی لە ڕۆژاوایە هەبێت کە ئەویش ئەمڕۆ ئەبینین لەلایەن یەپەگەوە بەرگری لێکرێت و دامەزرێنرێت لەلایەن پێدەوە. تورکیا ئەوێ ئەمە لە ناوبەرێ بەڵام لە هەمان کاتا ئەبینین ئەمریکا هەڵوێستێکی پێچەوانەی هەیە لەسەر ئەمە ئەویژەوەیە کە بە شێوەیەکی ڕاستەوخۆ بەرگری واتە کۆمەکی سەربازی و سیاسی یەپەگە و ئەو حکوومەتی ئەوەیەکە. دکتۆر دارا ئێمە دەچینە بابەتەکان زیاتر بەڵام حەزم دەکرد ئێستا پرسیاری ئەوە بکەم ئەم پشتیوانیەی ئەمریکا بۆ کوردەکانی سووریا تا چەندێک دەڕوایە ینی ڕاستە بووە هۆی ئەوەی ناکۆکی لەگەڵ تورکیا کە دۆستێکی هەرە نزیکی ئەمریکایانی ناتۆیە بەڵام دیسانەوە ئەمریکا ئامادە نییە پشتی لە کوردەکان بکە بەڵام تا چەندێک دەڕوە. من پێم وا بێمە پرسیارێکی زۆر باشە چکە یەکێک لەو کێشانەی کە ئێمە هەمانە لە مێژووی سیاسی بزوتنەوە کوردەکانە لە هەموو پارچەکانی کوردستانە ئەوەیە کە هەمیشە ئەوە ئەوترێتەوە کە ئەم وڵاتە بەهێزانەی وەکو خۆراوە بە شێوەیەک لە شێوەکان لە قۆناغەکانە بەرگری و پشتی کوردیان گرتووە بەڵام لە دوایە بەریان ناوە و تووشی شکستیان کردووە. ئەنجا ئەمە بۆ خۆی پرسیارێکە لە ڕاستیە پێویستە من پێم وایە پێویستە سیاسەکانی کورد کاری لەسەر بکەن واتە بێت من پێم وایە ئەو پشتیوانی ئەمڕۆ ئەمریکا بۆ کوردستانی سووریا هەیەی یان با بڵین ڕۆژاوا هەیەی پێم وا بێ پێویستە لە ڕوانگەی بەرژەوەندی سیاسیەوە سیر بکرێواتە پەیوەندی بە مەسلەی هاوڕێتی و سۆزەوە نییە پەیوەندی بۆ نییە ئەمریکا ئەمڕۆ کوردی خۆشەوێ بەڵکو پەیوەندی بە کۆمەڵێک بەرژەوەندی سیاسیەوە هەیە کە ئەمڕۆ ئەمریکا پێویستی بەو هاوکاریە هەیە بۆ تێکشکاندنی داعش و ئەو بەرە ئەو گروپە توندڕەوانە کەواتە بێ کوردیش لەو ڕوانگەیەوە سێریکە تا چەندێک ئەتوانێت ئەو هاوکاریە بەردەوامی پێبات. بەڵێ باشە دکتۆر یاری ئێستەیەکی لە کێشەکان بۆ تورکیا ئەو پەیوەندی خراپەیە کە هەیەی لەگەڵ رووسیادا لەگەڵ ئەمریکاشداوەکو جەنابیش ئاماژەت پێکردیانی لەو پەڕی ساردی و ئاڵۆزیدایە تورکیا پشت بەچی بەردەوامی بەم جۆرە سیاسەتانەی خۆیەدا. من پێم وابێت تورکیا یەکێک لەو گرفتانی کە هەیەی ئەوەیە کە ئەمڕۆ ئەوێت بە هەموو شێوەیەک هەوڵی ئەوایەت کە ئەمریکا ڕازیکە بەوەی کە ڕازیکە بەوەی کە یەپەگە هیچ جیاوازیەکی نییە لەگەڵ پەکەکە ئاواتە بە تێڕوانینی ئەوان گروپێکی تیرۆریستە بۆیە ئەمریکا پێویستە پژگیری تورکیا بکە بۆ لە ناوبردنیان لەبەرەوە کارێکی زۆر لەسەرەوەکە هەروەکو بینیمان لەم سەردانی دوای ئەردۆگانی شاکە هەوڵێکی زۆر درابەوەی کە ئۆباما لە کۆبنەوەیشی دووقۆڵیە یەک بگرن بەڵام ئەمریکا ڕازی نەبوو کۆشی سپی ڕازی نەبوو بە پێی هەندێک هەواڵ. تورکیا لە ڕاستیە جۆرێک لە ئەتوانم بڵێم قومارێکە لەسەرەوەی کە تا چەندێک ئەتوانێت ئەم هەڵوێستەی خۆی یان ئەم هەوڵانەی خۆی بەرەو پێشەوە بەرێ بە هیچ شێوەیەک ئەوە ئاشکرانیە کە ئایا تورکیا ئەتوانێت سەرکەوتوو بێیان نا بەڵام تەنها پشتێکە هەیە بێ ڕەنگە ئەمڕۆ ئەو دۆخەیەکە لە سووریا هەیە و دۆخەتایبەتیش لە سووریا هەیە. دکتۆر بەتایبەتیش مەسلەی پەنابەران و ئەوروپیەکان ئێستا زۆر پێویستیان بە تورکیا هەیە پرسیارەکە لەوەدا ئەوروپیەکان هەمان شێوە ڕەفتار یان ڕەخنە لە تورکیا دەگرن یان ڕەخنەکانی ئەوروپا لە تورکیا جیاوازە لە ئەمریکیەکان. زۆر ڕاستە ئەوەی چێکە لەو شتانی کە من پێم وابێ تا ڕادێک ئەکرێت جیاوازی لەسەر دروستکەین لە نێوان ئەوروپا و ئەمریکایەواتە ئەوەی کە ئەمڕۆ ئەو ڕێکەوتنانی کە کراوە لە نێوان ئەوروپا و تورکیایە لە ڕاستیە تا ڕادەیەشی گەورە پەیوەندی بەو ڕەوەندی یان بەو لێرشاوی کۆچەوە هەیە کە بەرەو ئەوروپا ئاکرێنێک بەرەو ئەمریکا لەبەرەوە ئەمریکا تا ڕادەیەک کۆمەڵی بەرژەوەندی جیاوازی بەستێتەوە لەم دۆخەیە لەبەرەوە ئەبینین ئەوروپا ڕەنگە ئەو هەڵوێستە توندەی نەبێ بەرامبەر بە تورکیا لە بەرامبەر کێشەی سووریا وەک ئەمریکا هەیەی لەبەرەوە ئەبینین جۆرێک لە جیاوازی هەیە بۆیە لێرە دیسانەوەینەوە سەر قسەکردن لەسەر بەرژەوەندی سیاسەکان لەسەر ئەو بەرژەوەندیانی ئەمڕۆ وڵاتانە چۆن ئەتوانن بەرژەوەندی سیاسی و ئابووری خۆیان پارێزن ئەویش بە دروستکردنی کۆمەڵێک هاوکاری و هاوپەیمانێتی.
بەڵێ دکتۆر تورکیا بۆ خۆی چەند نەتوانێت سوود لەو جیاوازی ڕوانینە لەو جیاوازی سیاسەتەی نێوان ئەوروپا و ئەمریکا بەرامبەر بە تورکیا ببینێ. من پێم وابێت ئەمە یەکێکە لەو خاڵانی کە ڕەنگە تورکیا بتوانێت ئیشی لەسەر بکەوە تا خاڵێکی هێزە بۆ تورکیا. چونکە ئەمە بۆ خۆی هەموو یەکێتی ئەوروپا ئەتوانێت بێنێتە سەر ئەو بڕواایی کە تورکیا کارێکی باشەکە. یەکەم نەهێشتنی مەسلەی کۆچبەریە واتە گەڕانەوەی هەموو هەروەکو بینیمان دوێنێ یەکەم با بڵێن گروپی کۆچبەر لە یۆنانەوە گەڕێنرایەوە بۆ تورکیا. واتە تورکیا ئەتوانێت ئیش لەسەر ئەمە بکە، بەڵام ئایا تا چەند ئەمە ئەتوانێت بەرەو پێشەوە بێت و ببێتە فشارێک بۆ سەر ئەمریکاش بۆەوەی کە بتوانێت ئەو دۆخە بگۆڕێ. من پێم وابێ گومانم هەیە لەسەر ئەمە، چکە ئەو کێشە ناوخۆیانی تورکیا بۆ خۆشی کێشەی گەورەنیانی هەر بۆ نمونە ئەو ڕخنە گەورانەی کە لە تورکیا گیرێ لەلایەن ئەوروپاشەوە لەسەر مەسلەی ئازادی ڕۆژنامەگەری، لەسەر مەسلەی ئازادی ئەو ئاکادیمیستانی کە تا ئێستا 3 کەسیان لێخراوەتە زیندانەوە تەنها لەبەرەوەی کە بەیاننامەی ئیمزاکردنیان ئیمزا کردووە دژ بە با بڵێن ئەو دۆخەی تورکیا. دکتۆر دارا ئەم بابەتی کە جەنابەت باسەکەی بابەتی ڕۆژنامەنووسان و ڕۆژنامانەی ئەمریکی و جیهانش بوو لە پێش هاتنی ئەردۆگان بە چەند ڕۆژێک بۆ واشنگتن و دووە لە کاتی کە ئەردۆگانش لە واشنگتن بوو هەموو کەسێک باسی دۆخی ئازادی و دیموکراسی و بە تایبەت ئازادی ڕۆژنامەنووسان دەیان کرد بێگومان شەڕی داهاوش و مەسلەی کوردوانە. بەڵام ڕەفتاری ستەمکاری ئەردۆگان یەکێک لە بابەتەکان بوو کە خەڵک زۆر باسییان لێ دەکرد. تا چەندێک ئەمە ڕاستە، تا چەندێک ئەم ڕەفتارەی تاکڕەوی ئەردۆگان کاریگەری کردووە لەسەر سیاستەکانی تورکیا بەرامبەر بەو دۆخە جیهانیە. لە ڕاستیە تورکیا ئەمڕۆ من پێما بێ لەبەردەم کێشەیەکی زۆر گەورەیە. ئەوی ژەوەیە کە ئەمڕۆ کاتێک کە باسی تورکیا ئەکرێ بە هیچ شوێ باس لە دیموکراسیەتی تورکیا ناکرێت، باز لەو فرە ڕەهەندیە کولتوری و حیزبی و سیاسیە ناکرێت کە ئەمڕۆ لە تورکیا هەیە. ئەوەی کە باسەکرێت کە باسی تورکیا کرێت یەکسەرە بینین باز لە کەسێکەکرێت کە ئەویش ئەردۆگانە، واتە ئەبینین تورکیا کورتەکرێتەوە بۆ تاکڕەویەکی حیزبی، هەروەکو لە دوایین سەرنجی ئۆباماشە کە لە یەکێک لەو ڕۆژنامانەیە بڵاوبووەوە کە ئەردۆگان بە کەسێکی دەسەڵاتخواز ناوەبات. لەبەرەوەمە بۆ خۆی کێشەیەکی گەورەیە بۆ تورکیا. دکتۆر دارا زۆر سپاس دەکەم بۆ بەشداری لە بەرنامەی کورد کۆنێکشن. زۆر سپاس. ئایا دەرکردنی چەکدارەکانی دەوڵەتی ئیسلامی لە شاری مووسڵ کۆتایی بۆ ڕێکخراوە تێرۆریستیە دێنێ لە عێراقدا؟ بەلای هەندێک لە چاودێرەوە و زۆرێکیش لە سەرکردە لەشکریەکانی عێراقیش مامەڵەکردنیەکی ورد یەکێکە لە هەنگاوە گرنگەکان بۆ چۆنێتی سەروسەوداکردن لەگەڵ ئۆپەراسیۆنی ئازادکردنی مووسڵدا بە مەبەستی خۆ دوورخستنەوە لە هەموو ئەگەرێکی شەڕی ئاینزایی. هەر بۆیەشە هێشتاش ینی بەشداری حەشدی شەعبی یەکلا نەبووتەوە لە شەڕی مووسڵدا. ئەم ئۆپەراسیۆنە چاوانکراوەی ئازادکردنی مووسڵ وەک دەگوترێ دەشێت ساڵێک یان زیاتریش بخایەنێت. هێزی دژە تێرۆری کورد یەکێکە لە باشترین هێزە مەشق پێکراوەکان لە شەڕی دژی دەوڵەتی ئیسلامیدا. ئەم هێزە ساڵی 2002 لەلایەن لەشکری ئەمریکاوە پێکێنراوە تا شەڕی دژی تونڕەوام بکە لە شاخەکانی هەرێمی کوردستاندا. سەرکردەی ئەم هێزەش بڕوای بە گرنگی ناسینێکی باشی دوژمن هەیە. جیاوازی هەیە لە نێوان جنگاوەرە خۆجی و بیانەکاندا. هەندێک لەوانەی ناوخۆ دەستیان داوەتە چەک لەگەڵ دەوڵەتی ئیسلامیدا. هیچ بژارەیەکیان نییە ناوچەکانیان داگیر کراوە و لە شەڕەکاندا بە ئاسانی خۆیان دەدەن بەدەستەوە. گیراوێکی زۆرمان هەن لەو جنگاوەرە ناوخۆیانن خۆیان بە کوش نادەن. یەکێک لە استراتیژێتەکانی ئەم هێزە هەبوونی پێویستیە بە زانینی لایەنە دەرونیەکانی دانیشتوانی ناوچەکان هەرچەندە ئەم هێزە هێزێکی کوردیە بەڵام تێگەیشتنێکی هەیە بۆ کارکردن لەگەڵ عەرەبی سوننە.
شان بەشانی بڕیارە لەشکریەکان پێویستە هەندێک هەنگاویش لە پرۆسەی سیاسیدا بنرێن پێویستە هەندێک دڵنیاییش بە سوننەکان بدرێت کە هاوبەش دەبن لە ئایندی عێراقدا و پێویستە بەشداریش بن. هاوکاتی ئامادەکاریەکان بۆ ئۆپەراسیۆنی ئازادکردنی شاری مووسڵ ژمارە لە یەکە لەشکریەکانی عێراق نێردراون بۆ ناوچەی مەخمود لە نزیک شاری هەولێر. لەگەڵەوەشدا لە نێوڕای گشتی کورددا هێشتا ئەگەر و نەگەری بەشداری کورد لەم شەڕی ئازادکردنەی مووسڵدا یەکلا نەبووتەوە بەڵام گەورە کاربەدەستانی عێراقی بەشداری هێزی پێشمەرگە بە پێویست ناودێر دەکەن. پێشمەرگە بەشێک دەبێت لە هێزە عێراقیەکان و هێزە ئاسایشەکانی تر و هاوکاریەکی زۆریش لە نیوان ئەم هێزە و هاوپەیمانیەتی نێونەتەوەییدا هەیە ئەوەش کە پەیوەندی بە ئەگەر و نەگەری بەشداری هەشتی شعبیەوە هەیە دەکەویتە سەر بڕیاری سەرکردەی هێزە لەشکریەکانی عێراق ئەگەر بزانێت پێویستە ئەوە بەشدار دەبن و ئەگەریش پێویستی نەکرد ئەوە بەشدار نابێت. پێ دەچێت نەخشە و پلانەکان بۆ ئۆپەراسیۆنی مووسڵ هەرتەنها لە ناوچە کوردنشینەکانەوە نەبێ. سەرکردە لەشکریەکانی عێراق دەڵێن ئازادکردنی شارۆچکەی هیت هەنگاوێکی سەرەکیە بۆ پێکەوە بەستنەوەی یەکە لەشکریەکان لە ڕۆژاوا و باکووری عێراقدا هاوکاتی ئۆپەراسیۆنی سەرەکی بۆ ئازادکردنی شاری مووسڵ لە دەستی دەوڵەتی ئیسلامی. هێزی دژە تیرۆری عێراق شارۆچکەی هیتی لە دەستی تونڕەوان ئازاد کرد و ئێستاش هێزەکانمان بە سەرانسەری شارۆچکەکەدا بڵاو بوونەتەوە. کاتێکیش لەشکری عێراقێکی بەرایی دەست پێکرد بۆ گرتنەوەی مووسڵ زۆرێکە بوون بە گومانەوە باسییان لە ئامادەیی لەشکر دەکرد و هەر لە ڕوانگەی توانایی لەشکریەوە لیان نەدەڕوانی بەڵکو وەک دۆسەیەکی قەیرانی ئاینزاییش تەماشایان دەکرد. هەرچی هێزێک بڕات بۆ ئازادکردنەوەی مووسڵ دەبێت لەلایەن سوننەکانەوە پەسەند بکرێت شکست پێهێنانی دەوڵەتی ئیسلامی هەرتەنها بە دوورخستنەوە نابێت لە مووسڵ بەڵکو بە لە ڕێگ و ڕیشەوە هەڵکێشانی ئەو پشتیوانیانەیە کە لە مووسڵ هەیەی. هێزە عێراقیەکان و هێزە کوردیەکانیش هاوڕان کە بەبێ کۆمەکی هێزی ئاسمانی هاوپەیمانێتی نێونەتەوەیی بە سەرکردایەتی ئەمریکا ئۆپەراسیۆنەکانیان سەرکەوتوو نابن و دەشزانن هەنگاوی تریش پێویستن شانبەشانی بەکارهێنانی هێزە چەکداریەکانیان بۆ شکست پێهێنانی دەوڵەتی ئیسلامی. دەستخۆش بڵین ڕاستە بەشداریکردنە عەرەبین سونی گرنگە مەسەلا دژنا بڕنادا ئەشدا و باوەریە گەلێک شەڕەزیانژی ئەو شەڕەژی کۆتایی پێنایەتن بەبێ ئەوێ و باوەریان مژی و ئەوەیە و هێشتا جیهان نەشایە ڕاستی عەرەبین سونی ڕێک بێخت دوی شەڕیدا. بێژگەلەوەیەکی لە گرفتەکانی عەرەبی سونە وەکو باز دەکرێتانی لە سەرڕای زۆرێک لە چاودێران ئەوەیە هەتا ئێستا سەرکردایەتیەکی تۆکمەیان نییە کە کۆمەلگای عەرەبی سونە لە عێراقدا هەر هەمویان کۆبکاتەوە. سپاس و ملیتانێکی گرتیە کۆمەڵا دەوڵەتە ئیسلامی داعش دێ شەڕین حەویجەدا هورکاریین تاوان و شەرمەزارین وێ کۆمەڵێ دێختە پێشچاو و دەبێژە کا شەربانین وێ کۆمەڵی چاوە ڕەفتاری خراپ بتایبەت دفرۆتنا ژناندا بێوەژن و بێژنین ملیتانین دەوڵەتە ئیسلامی بخوادا دەکەن. لە ناوچەیەکی ئاشکرانەکراو لە باکووری عێراق هێزەکانی ئاسایشی کوردی ژمارەیەک چەکداری داعشیان دەست بەسەر کردووە. عومەر کە ناوی ڕاستەقینەی خۆی نیێزستانی پێشوو دەستگیر کرا ئەمەش دوای ئەوەی بۆ چەند مانگێک کاری لەگەڵ داعشدا کرد ناوبراو هەڵهات و خۆی ڕادستی هێزەکانی ئاسایشی کوردی لە شاری کەرکووک کرد. کاتێک داعش لە ساڵی 2014دا گوندەکانی داگیر کرد عومەر و هاوڕەکانی بە زۆرەملێ ناچار دەکرێن بچنە نێو ڕیزەکانی داعش. عومەر دەڵێت چەکدارەکانی داعش سوودیان لە نەخوێندەواری و مێشکپڕکردنی چەکدارانی نوێ بە ئایدۆلۆژیای خۆیان وەرگرتووە. أول فالي علمك إذا ما تعرف تقرأ يعلمك على الغرام. ئەوان فێری ئەیانیان دەکردین ئەگە نەخوێندەوار بۆیتایە فێری خوێندنەوە و نووسینان دەکردیت ئەگەر دەزیت بکردایە دەستی ڕاستیان دەبڕیتەوە ئەگەر پیاوێکی خاوەن خێزان زنای بکردایە هەتا ڕۆحی دەسپارت بەردباران دەکرا ئەگەر ئەو پیاوە هاوسەری نەبوایە 100 جەڵدەیان لێدەدا. کاری عومەر ئەوە بوو لە بازگەکاندا بە دوای شتی قاچاقدا بگەڕێت. عومەر دەڵێت لەو ناوچانی ژێر دەسەڵاتی داعش لە شارۆچکەی حەویجە بە چاوی خۆی چەندان کاری ترسناکی بینیوە وەک سەربڕین و بڕینەوەی چوارپەل و کرین و فرۆشتن بە ئافرەتەوە وەک کۆیلەی سێکس. أنا بالنسبة لي أنا يقولوا لي صغير ما من لەبەرەوەی تەمەنم بچووک بوو هاوسەرگەریم نەکرد نووسینگەیەک لە ناو هەوجەدا هەیە جاگرنگ نییە ئەگەر چەکداربی یان خەڵکی سیڤیل بیت پارە دەدەیت و خانمێکت پێدەدرێت کە بێوەژنانی چەکدارانی کوژرابی داعشن ئەگەر هاوسەرت نەبیە پارەی خۆت دەدەیت و هاوسەریکت دەست دەکەوێت. دوای 4 مانگ عومەر هەوڵیدا داعش بەجێ بهێڵێت بەڵام کارێکی زۆر مەترسیدار بوو. دوو پیاوکە بە کاری بە قاچاقدەرکردنی خەڵکان بۆ دەرەوەی ناوچەکانی ژێر کۆنتترۆلی داعش تاوانبارکران بە بەرچاوی خەڵکەوە لە سێدارە دراون و بە هەڵواسراوی بەجێیان هێشتن.
ولمن عاد ورا 4 أشهر. دوای 4 مانگ وازم لە کارکردن لەگەڵ داعشینا بەڵام ئەوان هاتنە سەر ماڵەکەم و هەڕەشیان لێکردم و پیان گوتم دەبێت بگەڕێتەوە ڕێزەکانمان ئەگەر واز لە داعش بێنیت دێنە سرت بۆ ماڵەوە و دوو بژاردێت دەخەنە بەردەم یان پەیوەندیان پێوە دەکەیتەوە یان دەتکوژن. بە یارمەتی باوکی عومەر توانی بۆ ناوچەی ژێر کۆنتڕۆلی هێزە کوردیەکان هەڵبێت لەوێ لەلایەن هێزەکانی ئاسایشەوە دەستگیرکرا لە ئێستادا عومەر چاوەڕوانی ڕۆژی دادگاییکردنەکەیەتی لە کوردستانی عێراق هیوا دەخوازێت کوردەکان میهرەبانتر بن لە میلیتانانی داعش ئەوەی ڕۆژێک لە ڕۆژان چەکداریان بوو. سمکۆ عەزیز دەنگی ئەمریکا. سەرۆک ئۆباما داوا لە کۆمەڵگای نێونەتەوەی دەکات تا بە خێرایی کار بکرێت لەسەر دڵنیابوونەوەی چەکی ناوچی و مەتریاڵە تشک دەرەکان نەکەونە دەست تێرۆریستان و ئەوانەش کە بەدنیازن. کۆبوونەوەی لوتکەیی ئاسایشی ناوچی لە واشنگتن کۆتایی بەکارەکانی هێنا بەبێ ئەوەی ئامانجی سەرەکی خۆی پێچێت بۆ هەبوونی دڵنیایی سەبارەت بە مەتریاڵە ناوچیەکان. حەیدەر کەریم زانیاری زیاتری لەلایە. سەرۆک ئۆباما دەڵێت لوتکەیەکە بووە و ئەنجامهێنانی ئاد و بەڵێنی گرنگ لەلایەن زیاتر لە 50 وڵاتەوە بۆ تۆکمەکردنی ئاسایشی ناوچی بەڵام بە سووربوونی کۆمەڵە تەروریستیەکانی وەک داعش بۆ وەدەستێنانی کەرەستەی ناوچی کارەکەیان هێشتا زۆری ماوەتەوە بێت. تا ئێستا هیچ کۆمەڵێکی تێرۆریستی سەرکەوتوو نەبووە لە وەدەستێنانی بۆمبی ناوکی جا کارەکەمان لێرەدا یارمەتی دەردەبێت بۆ دڵنیاکردنی ئەوەی کە ئێمە هەموو شتێک دەکەین بۆ ڕێگرتن لە وەدەستێنانی ئەو چەکە. پەلامارە تەرۆریستیەکان لە بەلجیکا و بێرهێنانەوەیەکی ئەو مەترسیەیە لێکۆڵەران دەڵێن پەلاماردەرەکان چاودێری دەستگاکانی وزەی ناوچی و کارمەندەکانیان کردبوو و بێرهێنانەوەیەکی دیکە ئۆتۆمبیلێکی بۆم ڕێژکرا بوو ڕۆژی پێنجشەممە لە تورکیا. لەو دەمەی کە داعش لە سووریا و عێراق تەنگەتاو دەکرێت ئێمە پێشبینی ئەوە بکەین کە داعش لە شوێنی دیکە کاری تێروریستی بکات هەر وەک چۆن بەم دواییە و بە شێوەیەکی تراژیدی لە وڵاتانی وەک تورکیا و بڕۆکسل بینیمان ئەمەش مانای ئەو هەستکردنیە بەو بەرپرسیارەتی کە پێشتر پیشانمان داوە بۆ لە ناوبردنی داعش لە عێراق و سووریا هەروەها دەبێت تەوژمێک بە کۆششەکانمان بدەین بۆ ڕێگرتن لە پەلامار لە سەرانسەری جیهاندا. هێشتاش کۆشتی سپی دەڵێت لوتکەیەکە بووە مایەی هەنگاونانی کۆنکرێتی بۆ باشتر زامنکردنی کەرەستەی ناوچی. 27 وڵات و ئینتەرپۆل لەسەر ئەوە ڕێککەوتن هەنگاوی پێویست بنێن بۆ ڕێگاگرتن لەوەی کە پێی دەڵێن هەڕەشەکانی ناوخۆ یا هەڕەشەکانی ئەو کەسایەتیانەی دەستیان بە کەرەستەکانی ناوچی و تچکدار دەگات. بەڵام تا ڕادەیەک ژمارەی کەم ئاد و بەڵێنیاندا کاری زیاتر بکەن لە بواری قاچاقکردن بە ناوچی. تاقیکردنەوەی ناوچی و مۆشەکە دوورهاوێژەکانی کۆریای باکووری تەوەری سەرەکی باسەکان بوو. ئۆباما و ڕێبەرانی ژاپۆن و کۆریای باشووری داوایان کرد بە شێوەیەکی تونتر گەماورەی نوێی نەتەوە یەکگرتوەکان داسەپێندرێن. سەرۆکی چین شی ژینگپینگ کۆک بوو لەسەر بتەوکردنی هاوکاری لەسەر هەڕەشەی ناوچی کۆریای باکووری. رووسیا کە وڵاتێکی سەرەکیە لە یاریەکەدا و بەشداری لوتکەیەکەی نەکرد دەڵێت پرۆسەکە ڕێڕێوی خۆی گرتووە. ئۆباما سەودا ناوچەکەی ئێرانی وەک نمونەیەکی سەرکەوتنی لوتکەیەکە باس کرد. هەنگاوی داهاتوو ئەوەیە درێژە بەو گوڕە بدەین و ئەو بەرەو پێشچوونە بەردەوام بێت بە ڕێگای ڕادەستکردنی ئەو ئەرکە بە ڕێکخراو نێونەتەوەیەکانی دیکە و بە تایبەتی ئاژانسی نێونەتەوەی وزەی ئەتۆمی و نەتەوەیە گرتوەکان و ڕێکخراوی دیکەش. هاوکاتی ئەوەی سەرۆک ئۆباما لە مانج یەک ئۆفیس جێدەهێڵێت لوتکەیەکە کۆتایی هات بە ڕاگەاندنی پشتیوانی بۆ کۆمەڵە نەتەوەیەکانی وەک ئینتەرپۆل و ڕێکخراوی نەتەوەیە گرتوەکان بۆ چاودێری ناوچی بۆ بەردەوامبوون لەسەر کاری ئاسایشی ناوچی. حەیدەر کەریم دەنگی ئەمریکا. و دجواتا سیناتۆرین ئەمریکیدا شەڕی لەسەر دەست نیشانکردنا ئەندامێکی دادگەها بلندە ئەمریکا بۆ جێگرتنا ئانتۆنین سکالیا یێ وەغەرکری گەرم دەبا چونکو تاگریا دادگەهێژ بۆ پارێزیاری یانژی لیبرالیزمێ لە پێش دۆڕیانەیە. لە هەفتیا بۆری کۆنگرێسی ناوبەردا بۆ خەباتەی خوا لە سێ سناتۆر بە فڕۆکەی خوا گەهاندە واشنگتنێ هەتات گەل بەربژارە دادگەها بلند یا سەرۆک ئۆباما کۆم ببن. جوانی هەری ناودار مارک کەرک یەکوماری بوو کو دیگەل دادوەری دەستنیشانکری مێرک گارلند جڤیا بوو. دەما سەرۆک ئۆباما ناوێ دادوار گارلند ئانی پێش دادمەند گارلند پێش دەخە دەوێ ئەم شیرەتێ بدنێ و ڕازیبوونا خۆ دیارکن. د پرۆسەیە دەستوریدا مەپدوی بە ڕفتارەکە ماقول و نەرینەکە بهێنفەرە هەیە.
دەمێ پتر ji 12 کوماری dibêjin ew dixwazin digel Garland koom bin tinê dû ji wan hezira berbijariya wî dikin û yê Jerry Moran daxwaza rûniştina dadgehê kir lê piştî 2 rojan axiftina xwe vekişa. Di heman demda Demokrat piştevaniya Garland dikin. ئەو مرۆڤێکی جێهاتیە بزانین و کارîna wî hêjayê vî karî ye. Di nêrîna min de erka civata sînatorê nebez civînek taybet bۆ çêkin lê dengdanê li ser berbijarbûna wî jî bikin. Em li ser endamekî dadgeha bilind biryar didin piştgiriya berbijariya wî bikin yan na. Lêkomarî civata senatoran kontrol dikin. Eger ew di nêrîna xwe de guhrînê nekin, hingî rewşa Garland nezelal dimîne. Let's let the American people decide. Kan bihêlin gelê Emerîkî biryarê bide demaserokê nû bêt û berbijarê dadgeha bilind bînte pêş civata sînatoran. Hingî civat bi rêkûpêkî li ser vî babetî dê bixebitit. Vê rewşa dadgeha bilind pêşbirkeya serokatiyê jî de cihekê giring e. ئەگەر هیلاری کلینتۆن ببە سەرۆکە نوێە ئەمریکا دێ دادگەها بلند بۆ دەمێکی درێژ وندا بە و هەروەها مافên hemwelatîyan jî. Rabergirtinên civakî nîşan didin ku piranî dixwazin civata senatoran hezira berbijariya Garland bikin. Demokrat bawer dikin ku komarî daxwaza civakê pêk bînin. Eger ne, di hilbijartina meha 11 dê ziyanê bibînin. Herêz xendan dengê Amerîka. لە زۆرێک لە شارە گەورەکانی وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکادا شوێنێک هەیە بە چاینەتاون ناسراوە و زۆرێکیش لەو خەڵکانەی سەردانی دەکەن وای دادەنێن کە سەردانی وڵاتی چینیان کردووە و چینیەکانیش خۆیان دەڵێن وەک ئەوە وایە لە وڵاتی خۆیان بن. یحیا بەرزنجی چۆتە چاینەتاون لە واشنگتنی پایتەخت و ئەم راپۆرتەی بۆ ئامادە کردوین. ئێرە پەکین پایتەختی چین نییە. ئێرە ناوجەرگەی واشنگتن دیسیە پایتەختی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا. لێرە تابلۆی شەقامەکە و دوکانەکان زۆربەی بە زمانی چینیە. هەموو شتەکان بۆ نوبەرانی چینی گرتووە بەڵام لە ئەمریکا. چاینەتاون لە واشنگتن لە ساڵی 1970کانی سەدەی ڕابردوو دروست کراوە. ئەو دەواازە دیارە کە زیاتر لە دەواازەکانی وڵاتی چین دەچێت لە ساڵی 1986 وەک هێمای هاوڕێتی نێوان واشنگتن و پکین دروست کراوە. هەرچەندە لە ڕووی دیزانی تەدارسازیەوە واشنگتۆنی لەو ناوچەیە جیا کردوتەوە. ئەمریکیەکان بۆ تام و لەزەتکردنی خواردنی چینی سەفەری پیکینی بۆ ناکەن. لە چاینەتاون دەستیانەکەوێت بەڵام بوونی چاینەتاون یان ئیتالی و بۆلیڤی و ئایرلندی تاون لە وڵاتەکەیان ئەوەندەی وەک دەوڵەمەندبوونی کولتوری لێ دەڕوانن بیری دیکەی لێ ناکەنەوە. ڕێڕەوی خەڵکێکی جیاوازە. خەڵکی زۆربەی شوێنەکانی جیهان لێرە دەدۆزێتەوە. خەڵک بەگشتی خواردنی چینیان لاخۆشە. واشنگتن دیسیش خۆی فرەکەلتورە. کاتێک چاینەتاون لە ناوەندی دیسیدا دەبینی ئەوە دەگەیەنێ کە دیسی شوێنێکی فرەنەتەوەیە زۆر گرنگە زۆر خۆشە کە پیاسەی تێدا دەکەی چێشخانەی زۆر باشی چینی هەیە. بەلای چینیەکانی دانیشتوی ئەمریکا یان ئەوانەی تازە وەکو کۆچبەر هاتوونەتە ئێرە تەنها بۆ نوبەرامی خواردن ڕای کێشاون. لەلای ئەوان پیاسەیە کە بە شوێنێکدا کە لە نیشتیمان دەچێت. منەوە دەبینم نوێنەرایەتی خەڵکی دیکە لە شوێنە جاجیەکانی ئەمریکا و ڕنگدانەوەی وڵاتەکەیان لێرە هەست دەکەم نزیک دەبمەوە لە نیشتیمان. من هاوڵاتیەکی ڕەسەنی چینیم. سرم سوورماوە بە چاینەتاونێکی وا گەورە. هەستی ئەوەم دەداتێ وەک ئەوەی لە ماڵەوە بم. شوێنێکی زۆر شلۆقا منیش هاتووم بزانم لێرە چی دەگوزارێت. هەرچیەک لێرە بگوزارێت مرۆڤەکان بۆ دەمێکی کوتیش بێت هەست دەکەن لە ناو کولتورەکەی خۆیاندان لە وڵاتێکی گەورەی وەک ئەمریکا. یحیا بەرزنجی دەنجی ئەمریکا.
دەخیلەرۆک لە پێشکی بەرنمەکەشە باسم کردیانی لە زۆرێک لە شارە گەورەکانە چایناتاون هەیە یەکێ لە هەرە گەورەترینیان چایناتاونە لە شاری سان فرانسیسکۆ لە ویلایەتی کالیفۆرنیا لە هەر سان فرانسیسکو بە لە نیویۆرک بێ لە واشتن بێ خەڵک زۆربەی دەچن بۆ ئەوەی نانخواردنی خواردنی چین خواردنی چینی هەتا جارێکە دی و گەشتنەکە دی یا کورتکردن خدا حافظ هەر شاد